بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عەزیز خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەی فینوی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم شوان کۆمەڵەیەک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون دەخوازیم کە سەرجەمیان جێگەی سوود و ڕۆزامەندی ئێوەی عەزیز بێت. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزان لە هەر کوێیەک هەن لێرە و لەوێ سڵاوتان لێبێ ئاسوودە و کامەران بن بە هاوکاری هاوکارانمان لە پەیام و هاوکارم دانیار نورەدین کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون هیوادارین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێننەوە لەو بابەتانەش دەمانەوێت قسەباسی لەسەر بکەین ئەمڕۆ کار و چالاکیەکانی دەستگای نووری حیکمە یەکێکە بێت لەو قسەباسانەکەەوە هاوکارمان ئیمران لە هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵ میوانێک شرۆڤە و گفتوگۆی لەسەر دەکات و هەروەها بابەتی تریشمان کە ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ لەگەڵ کۆمەڵێک خاوەن پێداویستی تایبەت یان ئەوان با بڵێن کەمەندام کەمانە ژیانێکی شەرافتمەندانە و ژیانێکی سەربەرزانە کە خۆیان دەتوانن خۆیان یان دەتوان بڵێن دیوێکی تری ژیانی خاوەن پێداویستی تایبەتەکان کەەوە لەو بارەیەوە شرۆڤە و گفتوگۆ دەکەین لەگەڵیان دەربارەی ژیان و هەروەها کار و چالاکی ڕۆژانەیان. لەگەڵشیدا پاملێرانمان وەردەگرین زانیاریەکانی شارەکانتان بۆ دەگوازینەوە و دەستپێک دەچین لای کەش و هەوزانین گۆڕانکاریە کەش و هۆیەکان چین پێکەوە بینەری دەبین. دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان ئەمڕۆژ وەک پێشتر ئاماژەمان پێکرد لە تەوەری یەکەممانە دەچینە هەولێر هاوکارمان ئیمران لەوێ گفتوگۆ لەسەر کار و چالاکیەکانی دەستگای نووری حیکمە دەکا کە دیارە دەستگای نووری حیکمە دەستگایەکە لە بواری پەروەردە و فێرکردن و وەروەها زانستی قورئان و بابەتە ئاینیەکان لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە شاری سلێمانی و شاری هەولێر لقی گەورە و فراوانی هەیە ناوەندەکانی لەوێ هەیە کە خوێندکارانێکی زۆر پەروەردە دەکات و جێگە دەستیشی دیارە و وەروەها کاراسانی زۆریشی بۆ ئەو فێرخوازانە کردووە چ لە پشووی هاوین یان لە کاتەکانی خوێندنیش ئەتوانێت لەگەڵیان بەشدار بن و وەروەها کۆمەڵێک بابەتی باش پێشکەش بکەن. دەچینە هەولێر لای هاوکارمان ئیمران سڵاوت لێبێ و بەیانیت باش ئیمران ئەگەر لەگەڵ میوانەکەت بەردەوام بن بۆ باسکردن لە کار و چالاکیەکانی دەستگای نووری حیکمە. ئیمران دووبارە سڵاوت لێبێ و لەگەڵ میوانەکەت بەردەوام بن لەسەر باسکردن لە تەوەرەکەتان و کار و چالاکیەکانی دەستگای نووری حیکمەی لقی هەولێر. بەڵێ سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر بێوێ عەزیز و خۆشەویست شاد بووم. ئەمڕۆ باسی کار و چالاکی یەکێک لە دەستگا زۆر گەورەکانی هەرێمی کوردستان دەتوانین بکەین چونکە ئەم دەستگایە تەنها لە شاری هەولێر نیە و لە سەرجەم هەرێمی کوردستان لقی هەیە و چاڵاکی هەیە. ئەم دەستگایە قوتابی گەورە پێدەگەێنێت چونکە قوتابیانی قورئان و حافزانی قورئان
پێدەگەنێوش دەستگای نووری حکمەیە بۆ ڕۆشنبیری و بۆ فێرکردن و ڕۆشنبیری. ئەزان دەستگای نووری حکمە لە ماوەی ڕابردوو خزمەتێکی باشی با خەڵکی هەرێمی کوردستان کرد و بەتایبەت بە چین و توێژی قوتابیان. و ئەمڕۆ بە پێویستمان زانی لە کاتێکە نزیک دەبێتەوە لە کۆنگرەی خۆی بەیانی قەرارە کۆنگرەی هەبێ ئەمڕۆ باسی کار و ساڵاتیەکان و گۆڕانکاری ئەم دەستگایە بکەین کە بە هەزاران قوتابی لەوێ دەخوێنێت و چاوەڕێی گۆڕانکاریەکانەکە بۆی کە زیاتر خزمەتی قوتابیان بکرێت بزانین پلان و بەرنامەکانیان چۆنە بۆ ئەمڕۆ بۆ مەبەستا میوانداری مامۆستا مەفەقمان کردێ مامۆستا مەفەق زۆر خۆشحاڵین کە لەگەڵمانی ئەمڕۆ خی گەورە پاداشتان داتەوە زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە سەلامەت مامۆستا مەفەق بەڵێ دەستگای نووری حکمە لای بەشێکی زۆری بینەرانمان لەوانەیە ئاشنابێ بەهۆی زۆری کار و چاڵاکیەکانتان بەهۆی ئەوەی کە لەوانەیە پەروەردەی بەشێکی زۆری بینەرانی منداڵانی بینەرانی ئێمەتان کردبێ گەر پێم بڵێ دەستگای ڕۆشنبیری نووری حکمە لە کێوە ڕاگەیەندراوە و چەندێکە ئەکتیڤە لە هەرێمی کوردستان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. سەرەتا سوپاس بۆ ئەو دەرفەتە خی گەورە پاداشتان داتەوە سەرکەوتوو بن انشاءالله هەمولایەک. کاک عیمرانجان ئەو دەستگای سەرەتا لە مێژووی هەژدەی هەشتی 2007 ئاهەنگی خۆڕاگەیاندنی لە شاری هەولێر ڕاگەیاند. سەرەتاکەی دیارە ئەو کاتە وا پێویست بوو بۆ گۆڕەپان و ساحەی کوردستان پێمان وابوو خەڵک تێنووی ئەو بابەتەیە بۆ ئێمە لەژێر ناونیشانی سنتەری حکمە بۆ لەبەرکردن و فێرکردنی قورئانی پیرۆز ڕامانگەیاند لەگەڵ چەند سەرەتاکەی تایبەت بۆ قورئانی پیرۆز. بەڵێ باش دوای قۆناغەکانی تر ئێستاکە ناوەکەتان گۆڕیت لەوەش بابەتەکانیش گۆڕاوە ناوەڕۆکی دەستگا و ئەو شتانێکە ئەو دەرسانێکە پێشکەش بە قوتابیان دەکەن گۆڕاوە. بەڵێ دیارە بە پێی گۆڕانکاری لە ساحەکە لە ڕووی پەروەردەی هەم دەتوانین برێن لە ڕووی سیاسیش بەڵام ئەوەی کاری ئێمەکە لە ڕووی کاروباری مەدەنی و ڕێکخراوە جەماوەریەکان و بە تایبەتی ئێمە کە سەر بە فەرمانگە ڕێکخراوە نەحکومیەکانین ئەو کاتە دیارە وا پێویست بووە کە بەو ناونیشانە و تەنها بەو شێوەیە بی و ئێمە پێش ڕاگەیاندنیش لە بۆ معلوماتی بەڕێزت و بینەران کاک عیمرانجان پێش ڕاگەیاندن دەستەی دامەزرێنەران دەتوانم بڵێم تاکە ڕێکخراوی یان سنتەر یان دواتر کە بوویتە موسسە بووین کە خاوەنی پەیڕەوی ئیداری ناوخۆ و منهەجێکی باڵێن دابنین لە بۆ ئەو سنتەرە. دەستگای نووری حکمە گۆڕانکاری بەسەردا هات لقەکانی زیاد بووە دەستگا و چەند لقێشی لێ بوو ئێستا لە چەند شار دەستگای نووری حکمە هەیە دەتوانین بڵین چەند لقی هەیە لە ئێستادا دەستگا با بڵێن ئەو کاتێکە گەر گۆڕانکاریەکان یانیش قۆناغەکان زیاتر لەوانەیە لە برێنتەوەری تایبەتتر باز بکەین بەڵام لە هەتا 2009 ئێمە لە هەولێر بەو شوەیە بەردەوام بوو بەڵام ئیقبالی زۆر بوو لای خەڵک لە مانجی 2009 ئیتر داواکاری زۆر بوو لە شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان تا 2009 هەل هەولێر بوو دواتر لە شارۆچکەی سۆران یەکەم لە دەستی پێکرد دواتر شاری هەڵەبجە سلێمانی کەرکووک لە ئێستادا خاوەنی هەژدە لق و هەفدە بازنەیە ماشەڵڵا خی گەورە بەرەکەتی تێ بکەین ئینشاءڵڵا هەژدە لەق بێگومان زۆر زۆرە بۆ دەستگای ئەو بابەتانە چین مامۆسایەوە لە دەستگای ڕۆشنبیری نووری حکمەیانە و منهەجانە چینیەوە کە داتان ناوە ئاوا شارەکان داوای لقەکەن داواکەن بەشێک بن لە ئێوە بۆی کە پەروەردەکانی منداڵەکانی خۆیان هاوشێوەی سنتەریەوە بێت دەستگاکەیەوە بێ. سەرەتا ئێمە منهەجێکی بڵێن سەرەتا بە منهەجێکی عەرەبی دەستمان پێکرد منهەجی پەروەردەیی منداڵان بوو ئەوەی بڵێن منهەج تفل مسلم بوو پاشان ئەوە لە قۆناغەکان و گۆڕانکاریان کە هاتە پێش تەرجمەی کوردی کرا لایەن بەڕێز مامۆستا ئەحمەد وەرتی پێک هاتبوو ئەو منهەجە لە 6 پەرتوک بەسەر سێ ئاسدا بڵێن دابەشمان کردبوو منداڵ لەو قۆناغا بڵێن ئەو منهەجەیەکەوە دەخوێن ئەو منهەجەیە چی تێدا مامۆستا ئاداب بوو عەقیدە بوو قورئان بوو هەمە زۆر بوو
هەمە زۆر بوو بەپێی ئاستی تەمەنی منداڵەکان ڕێ ئێمە منداڵ لە 10 ساڵیەوە وەرمان دەگرت ئێستا گۆڕانکاری هاتوتە پێش دوای ئەگە لە گۆڕانکاریەکەم باسێن لە 8 ساڵی وەردەگیرێ 3 ساڵ قۆناغی منداڵانە 3 ساڵ قۆناغی نەوجەوانانە دواتر دەبێتە گەنج تەمەنمان تەحدید نەکردیە لای ئێمە 50 ساڵی و 6 ساڵیش هەر بە گەنج حسێبە کە بێ ئەگەر لەسەر منهەجەکە دەست پێ بکە و بخوێنیتن قۆناغی مامۆسایەوە دەستگایەکن خاوەنی منهەجی خۆتانن ینی منهەجی تایبەت بە خۆتان هەیە بۆ فێرکردن بەڵێ ویستم باس کەم سەرەتا ئەو منهەجە بوو ئێستا الحەمدوللا ئەوە خلالی نزیکە کەمتر لە ساڵێکە لە ئەنجومەنی کارگێڕی لە نووسینگەی دەستگا لە هەولێر لیژنەیەک تشکیل کرا ژنێکی پەروەردەیی و پێک هاتبوو لە بڵێن بەرپرس سەرۆکی لیژنەکە لە هەولێر بوو لەگەر 4-5 سلقی دیکەش بەشدار بوون لەو بۆ دانانی منهەجە لە ئێستادا بڵێن لە داهاتووی نزیک ئێستا بڵێن منهەجەکە لە تەبعە دەبێتە خاوەنی منهەجێکی پەروەردەیی سربەخۆ باشە 18 لق بێ گومان ڕێژەکەی زۆرە چەند قوتابیتان هەیە مامۆستا ئێستا بە کۆی گشتی دەستگا بەلقەکانەوە بڵێن بە ڕقەمی تەحدید نایڵێم بەڵام بە نزیکەی قوتابی یان با بڵێن بەشداربووی ئەو دەستگایە نزیکەی 15,000 قوتابی بەردەوام نەک خوڵی مثلەن کردنەوەی خولەکان ئەوانەی کە کاتینە مانگێک کە 2 مانگە دەڕە ئەوەنە ئەوەی کە دائیمینە نزیکەی 15,000 قوتابیە و بڵێن زیاتر لە 700 مامۆستای خۆبەخش لەو دەستگایە وانە پەروەردەیەکان دەڵێنەوە جگە لە وانەکانتان ینی مامۆستا کاتەکانتان چۆن دابەش کردووە بۆ خوشکانتانی شێ و بۆ برایانتانی شێ یان تایبەتە بە منداڵ بەڵێ دەستخۆش بی دیارە ئەو ئێستا با بڵێن قۆناغی کە دەستگایە ئەو دەستگایە قوتابی وەردەگرێ لە هەموو ئاستەکان منداڵ نەوجەوان گەنجان بەبێ جیاوازی ئینتیما بەبێ جیاوازی ڕەگەس هەردوو ڕەگەس هەیە و ڕێژەی ڕەگەزی مێ لە دەستگای ئێمە زیاتر لە هەولێر و لە هەموو لەقەکانیش ماشاءالله ینی ڕەگەزی مێ زیاتر مشتاقی فێر و دەتوانم بڵێم ئەگەر با بڵێن دەتوانم بڵێم ئەوەندەی کە متابعەمان کردیە و سەردانی لەقەکانیشمان کردیە جگە لە هەولێر ئەگەر برایان لێمان عازز نەبن خوشکان چالاکتر مامۆستا بۆ پێگەیاندنی حافز قورئانیەوە بەرنامەی تایبەتتان هەیە کە ئەوانەش پێ بگەێنن تاوەکو ئێستاکە هیچ ڕێژەیەکت لایە کە چەند حافز قورئانتان هەیە بەڵێ دیارە ئێمە بەرنامەکەمان با بڵێ نازانم کەمتر دەچینە سەر ئەوەکان بەس بەستم ینی کاتەکە زۆر کەمە ناتوانین هەموو شتێک باز بکەین بێم مەسەلەن لە ڕووی هەیکەلی لە بۆ دڕۆنکەمەوە یەکێک لە یەکەکانمان یەکێک لە یەکان یەکەی بەهرەدارانە ئەوانەی کەوا با بڵێن زیاتر زووتر دەیانوێت لەبەر بکەن لەوێ زووتر دەبن حافز قورئان ئێستا دەتوانم بڵێم زیاتر لە 100 حافز قورئانمان هەیە سوپاس بۆ خۆی پەروەردگار حکمە بەردەوام لە گەشەکردندا ئینشاءالله مامۆستاوەی کێوە بینیوتانە ینی مشتاقی خەڵکی هەرێمی کوردستان واکە کەم دەستگایە بەردەوام گەشە بکە یعنی ساڵ بە ساڵ گۆڕانکاریە بینن لەوەی کە خەڵک زیاتر بێتە ناو دەستگاکان و بۆەوەی کە فێری علومی شەرعی بێ خۆی گەورە پاداش داتەوە ئەوەی ئێمە لەبەر ئەوەی دەرگایەکە وڵایە بۆ هەموو چین و توێژێک وەکو باسم کرد بەبێ جیاوازیش ئەوەی من باز دەکەم بەکردەوە ئەوە ماسەلماندووە هەر لە بیدایەتی و تاکو ئێستا و لە داهاتووش بە پشتیوانی خۆی گەورە دەبی خەڵک زیاتر قەزەکە مشتاقی دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری نییە مشتاقی تاموچێژی شیرینی شریعەتی ئیسلامەکە قەزیەکە بەڵام ئەو جێگایەی بۆ وەکو وەسیلە خەڵکەکە دەگرێتە بەر بۆ پەروەردەکردنی منداڵ و یانیش نەوجەوانەکانیان الحەمدولله قرارە من حەزەکەم وردە بچینە سەر ئەو گۆڕانی کاریانەی کە لەم کۆنگرەیە قرارە بکرێت هیچ لقی تر زیاد دەکرێت هیچ لقێکی ترتان هەیە لە تێست بێت و زیاتر دەستگای نووری حکمە فراوان بێت بەڵێ لە بەرنامەدایە چونکە ئەوەی کە باسم کرد شوێنمان باز نەکرد بەس ئەگەر بە شێوەیەکی خۆتوت باسی کەم لە هەڵەبجا تاکو خەوات هەمانە
لەو لەحشەوە کەرکووک و مەخموریش هەمانە لە سۆرانیش وەکو باسم کرد کە یەکەم لقا بەڵام لە بەرنامەدایە انشاءالله لە داهاتوو لە خەبات بەرەو زاخۆ انشاءالله ئینشاءالله مامۆستا 18 لق و 15,000 قوتابی یعنی بەڕاستی ئەوانە هەمووی چاوەڕێی گۆڕانکاریەکانی کۆنگرە ئەم کۆنگرەی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە چۆنە بێ جیاوازی چییە بێ لەگەڵ کۆنگرەکانی پێشخۆی بەڵێ ئەوە کاک ئەمرانجان ئەو عنوانەکە پێم خۆشە بڵێن ناوەکە دەستگای نوری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ئەوە یەک لە پرسیارەکانیشم دەبێت هەر بالەوە بپرسین لێرەوە لە سنتەری حکمەوە بۆ بە دەستگای ڕۆشنبیری نوری حکمە و دواتر دەستگای نوری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ئەم ناوەیە بۆ چەند جارێک گۆڕانکاری بەسەرداهات بەڵێ هۆکارەکەی چی بوو کا عمرانجان دیارە ئەو پێویست بەوە دەکاتن قۆناغی مەرحەلەکانی کۆنگرەش باز بکەین وانە ئێمە کۆنگرەی یەکەممان ساڵی 1970 بوو دوای ساڵێک گۆڕانکاری لە ساڵی لە کۆنگری یەکەمەوە لە خوای گەورە بە زیادبی ئەو دەستگایە لە بەرەو پێشچوون و گەشە سەندن و گۆڕانکاری بۆ بە بەردەوامی هیچ کۆنگرەیەکمان نییە وەکو کۆنگرەکەی تکە بووبی ئەوەی ئاخریش باز دەکەم انشاءالله تەوەری ئاخری کۆنگرەی دووەم ناوەکە گۆڕا بۆ سەنتەری حکمە بۆ پێ لەبەرکردن و فێرکردنی قورئانی پیرۆز پێشتر لەبەرکردن و فێرکردنی قورئانی پیرۆز بوو دواتر ئەوە کۆنگرەی دووەم بوو کۆنگرەی یەکەم بوو کۆنگرەی دووەم لە 2010 کردمان کۆنگرەی سێیەم لە 2013 کرا تۆزێک درێژ بووە کۆنگرەی چوارەم لە 2015 کرا کۆنگرەی پێنجەم لە 2017 کۆنگرەی شەشەمیش کە بەیانیە بە ئیزنی خوای گەورە ئەوە بڵێن کە 2021 لە هەر هەمووی گۆڕانکاری کۆنگرەی شەشەم زۆر ئەو جار جوابی پرسیارەکەت کاک عەمرانجان ئەوەیە ئێمە بە پێی وەکو باسم کرد لە بیدایەت بە پێی پێویستی قۆناغەکان ئێمە ناوەکانمان گۆڕیە سەبەبی زیادکردنی وشەی ڕۆشنبیریش ئێمە لە 2009 مۆڵەتی ناوەندمان وەرگرت چوینە بەغدا مۆڵەتمان وەرگرت وتیان ئەو ناوە هەیە بڵێن حکمە دەبێ شتێکی لە بۆ دەبێ گۆڕانکاری بەسەربینین بڵێن گەڕاینەوە لە ئیدارە اتفاقمان کرد بۆی کردمانە نور الحکمە بۆ نور الحکمە دوای ئەوە دیسان گۆڕانکاری هاتە پێش لە 2015 چکە پاشتر پێویستمان بەوەی بوو کە بڵێن مۆڵەتەکەی بەغدا بەسەر چوو بوو مۆڵەتی هەولێریش بەڕقەمی 46 .L ئێمە مڕەخەسین و ساڵانە راپۆرتی چالاکی و مالی دەچێتە هەم بەغدا و هەم هەولێریش گۆڕانکاری ئەو ناوەش لەوەیە دەستی پێکرد جارێکی تر کە مۆڵەتمان نوێ کردەوە لە بەغدا پێویست بوو بەوەی کەەوە گوتیان ئێوە دەبێ شتی ئەگەر هەر خەریکی لەبەرکردن و فێرکردن و تدبر لە قورئان و تەفسیرکردنی قورئان و پەروەردەی قورئانی بن ئەو کاتی ناتوانن لە دائیرە منەظەمات غێر حکومیە مۆڵەتان بدەینێ دەبێ بچنە شوێنشکەکە بڵێن تایبەتە بەوێ ئەمە کردمانە دەستگای نوری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ناولەوەوە دیسانەکە سەرچاوی گۆڕینی ناوەکە هاتە پێش بەڵام بابەتی ڕۆشنبیریشتان بەردەوام پێشکەش کردی ماوە ئەوە لە چاڵەکەکان باز دەکەم باشە ئێستاکە حەزەکەم بە کورتی باسی ئەو چاڵاکیانە بکەین کە ئێوە دەیکەن یعنی ئەو چاڵاکیانەی کە دەستگای نوری حکمان جامی دەدا دواتری بچینە سەر تەوەری بەیانی کە کۆنگرەتان هەیە قەرارە لەم کۆنگرەیە چی بکرێ ئەو چاڵاکیانە چیم کە بگشتی حکمە پێشکەشی دەکا لە ئەوەی ئیشی سەرەکی دەستگایە وەکو باسم کرد ڕۆیشتن لەسەر ئەو ئامانج و ڕوئیا و ڕسالەیە کە داینایە بەردەوام بێت ئەوەکو منهەجە پەروەردەیەکە بۆ هەرچی ئاستەکە تەبیعی کە تو منهەجت هەبوو یەکێک لە ساڵەکیەکان چاپکردنی ئەو منهەجانەیە لە قورئانی بەرز و بەڕێزەوە بگرە هەتاکو پەرتوکەکان تاکو
بڵێن پەرتوچی فێرکردنی پیتەکانی قورئان و یان پێشتر قاعدەی نوڕانی ئێستا لەخوای بەزیاد بی حکمە خاوەنی فێرکردنی بڵێن منهەجی خۆیتی بڵێن کانیاوی ڕەوان لە بۆ منداڵانە قاعدەی نوری حکمە ئەوەش لە دانانی بەڕێزکا دکتۆر محەممەد خالیدا ئەو منهەجی سربەخۆیە و ئەوانە هەر هەمووی چاپکردنی دەوێت یەکێک لە چالاکیەکان چاپکردنی هەموو ئەو منهەجانەیە لە بۆ سەرتاسەری دەستگا لە ڕێی خێرخوازان و لە ڕێگای هەموو چالاکیەکان بە یەک جملە پێت بڵێم ئەگەر هاتە پێش هەمووی لە ڕێی بەشداریکردنی بڵێن ساڵانەی ئەوجار لە لقەکانمان لە هەندێک لق مانگانەیە لە مەسەلەن لێرە لە هەولێر ساڵانەیە بەشدار بوانە لە بڵێن ئاستەکان زائیدەن خێرخوازان ئەو سەرچاوی با بڵێن ئەو چالاکیانەیە لە ڕووی مادی باشە لە لێوان کۆنگرەی پێنجەم و شەشەم ماوەسا کاتم زۆر کەممایە حەزەکەم چالاکیەکان ئەوە بە درێژی دوای پرسیارم لەسەر کۆنگرە هەیە ئەوکو بڵێن سەرچەکە وەکو منهەج ئەوەی کە بە بەردەوامی لەسەرین باشە لە نێوان کۆنگرەی پێنجەم و شەشەم زیاتر لە بڵێن 7 لق ئاهەنگی کردنەوەی لە بۆ کرایە زیاتر تقریبا ئێستا لەو کاتەوە لەو مەسافەیەی نۆ بازنا کرایتەوە شوێنەکان ئەگە هەر بە سەریعی بڵێن بازنەی گوڵانە لە هەڵەبجا بەکرەجۆ لە سلێمانی فەیلق لە کەرکووک کفری و شەهیدان لە گەرمیان دەکە شاری کەلار ژاراوە و سەنگەسەر و دووگۆمان لە دەبەری قەڵاتجێ و پشدەر پێنجوێنیش کە سەر بە سەی سادقا ئەوەکو بازنا مامۆستا بەیانی کۆنگرەتان هەیە کۆنگرەی شەشەم هەیە من کاتم زۆر کەم ماوە حەزەکەم باسی ئەو گۆڕانکاریانم بۆ بکەیت کە لەو کۆنگرەیە قەرارە ئەنجام بدرێت ئەو گۆڕانکاریانە چییە بن نوری حکمە بەرەو پێشچوون بەخۆیەوە دەبینێ بەڵێ گۆڕانکاری سەرەکی یەک لە هەیکەلمان کردیە ئێستا حالی حاضری ئەنجومەنی هەتا ئەوڕۆ ئەنجومەنی کارجێڕی و بە ژمارەیان نۆکەس بوو لەو بڵێن کۆنگرەیە دەبێتەوە 6 کەس سەرۆک و جێگر و 4 ئەنجومەن بەڵێ 4 کەس لە ئەندامان لە لقەکانیش دەبێتە بەو شێوەیە هەر ئەوەندە کە بڵێن 5 کەس دەمینێتن چکۆوان چەند ئەندامی کۆنگرەتان هەیە مامۆستا ئەندامی کۆنگرە 236 ئەندام کۆنگرەیە چەند ڕۆژان کۆنگرەکە بەردەوامە بێ یەک ڕۆژ بەردەوام دەبیتن دانی یەکەمی بڵێن کارنامە گوارەیەک لە مەسەلەن گۆڕانکاری مامۆستا منهەج و خوێندن دەخرێتە ناو بابەتی کۆنگرە و لەوێ قسەی لەسەرەکرێ و بابەتانت کە چی بخوێنرێت و چی گرنگی پێ بدرێت ئەمرانجان قەزیەی هەر شتێک پەیوەندی بە کارنامەوە هەبی نەخێر تەنها ئەوانەی پەیوەندی بە پەیڕە و نیزام داخلی هەیە دەچێتە کۆنگرە و ئەوەی تر کارنامە لە دەسەڵاتی ئەنجومەنی باڵا دەبێت چێک لە گۆڕانکارەکان کەش ناوی ئەنجومەنی کارجێڕی دەبێتە ئەنجومەنی باڵا کە دەبێتە 6 کەس ناویان ئەنجومەنی باڵا دەبێت گۆڕانکاری لە باسم کرد کات نییە وردەکاری باسکەین لە ناخی هەیکەلەکەش لە ڕووی ناو و ئەوانە گۆڕانکاری زۆر بەڕێوەیە بە ئەرکو بە دەسەڵاتی دەتوانین بڵین مامۆستا و پلانی بۆ کۆنگرە داناوە کۆنگرەیەکی گەشە پێدانە بێت گەشاکەوەکو جارانی ڕابردووکە باسێکە لە 2008 و 2009 ینی کۆنگرە بە کۆنگرەکە نوری حکمە ئەم دەستگایە گەشەی کردووە ئەمە شەروا دەبێت بە پشتیوانی خوای گەورە دەیبینن ئینشاءالله چونکە لێرە لەوانەیە هەموو شتێک باز نەکرێت بەڵام لە داهاتوو دەیبینن دەتوانین بڵێن وەکو بەناوی هەموو سەرجەم ئەندامانی کۆنگرەی شەشەمی دەستگای نوری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبەری بەڕێز بڵێن گۆڕانکاری گەورە ئینشاءالله بەڕێوە دەبێت لە ڕووی پەروەردەی و باسی ڕۆشنبیریەکەشم لە بۆ نەکردی بە خلالی نیو دقا ئێمە لە ڕووی ڕۆشنبیریەکەش خەڵک هەندێک لە خەڵک و حاڵی بۆ کە ئێمە تەنها خەریکی فێرکردن و لەبەرکردنی قورئانی بەرز و بەڕێزین بەڵام وانە ئێمە حالە ئێستادا حالی حاضر لە زۆربەی لەقەکان و لاولێریش خۆڵی یاری تۆپی پێ خۆڵی تایکواندۆ
خۆڵی ئەوەی تێنس و ئەوانە خۆلی مەلەوانی گەشە پێدانی مرۆیی گەشە پێدانی مرۆیی لە خۆلی ئیداری ئەو لە ڕوو پێگەاندنی ئەندامی ئیدارە خۆلی ئیداری و گەشە پێدانی مرۆیی خۆلی استراتیژی ئەو جار ئێمە جگە لەوانەش خۆلی زمان ئینگلیزی خۆلی کۆمپیوتەر ئەو جار لە لای خوشکان مثلەن کاری دەستیە ئەوانەی تایبەتە بە بڵێن ڕێگەزیمەیە زیاتر ئێحتیمامی پێدەن وکو باسم کرد چالاکتریشن ئەو خۆلانە هەر هەمووی هەیە جگەرەوەش ئەمە پێمان وایە هەموو جۆرە چاکەکان خۆشیەکان ئاشتیەکان خۆشویستنی ئەمنی خاک و وڵات هەمووی لە قورئانەوە سەرچاوە دەگرێت بۆیە خەڵک زیاتر مامۆستا من دوو خولەکم ماوە بەڵام حەزەکەم پێم بڵێ لەگەڵ ئەو گۆڕانکاریانی کە قەرارە ئەنجامی بدەن جگەنەوەی حکومە بەردەوامە بێ لەم ڕێبازی کە لە 2000 و هەرو خۆت باس کرد لە سەرەتای ڕاگەیاندنەوە تاوەکو ئێستا گرتوێتی کە خزمەتکردنی چین و توێژی قوتابیانە بە ڕۆشنبیری قورئانی لەسەر ئەم پەیامە بەردەوامە بێ لەو خزمەتانە بەڕووی قوتابیانەوە هەرواڵا بێ دەرگاکەی فراوانترەکە بۆی کە قوتابی زیاتر لە خۆی بگرێ. بەڵێ کاک عیمرانجان ئێمە دیارە باسم کرد هەر دەستگا و سنتەر و ڕێکخراوێک پلانی استراتیژی نەبێ نەک پلانی تەشغیلی پلانی استراتیژی نەبێ ناتوانێت سەر بکەوێت و داهاتوو ڕوئیای وازەح نەبێ ناتوانێت کار بکە. ئەمن باسم کرد ئینشاءڵڵا دوای ئەو کۆنگرە ئەوەی کە کرایە کە خەڵک دڵیان پێخۆشە ئینشاءڵڵا باشتر دەبی بڵێن بە پشتیوانی خوای گەورە گۆڕانکاری نەوعی بەڕێوەیە بە پشتیوانی خوای گەورە یعنی باسم کرد ینی بەرنامە هەیە زیاتر ینی ئەو کار و ساڵاتیانە بەرەو پێش بچی بە پشتیوانی خوای گەورە ئینشاءڵڵا هیمەتی خێرخوازان و خواپێداوانیش بە هەماشەوە بە هەردووکی بەگەر بدەین چونکە ئەمە هەردوو لامانە هەم خواپێداوان هاوکاریمان دەکەن هەم خێرخوازانیش هاوکاریمان دەکەن. مامۆستاگە لە کۆتاییەکەیە حەزت لێ بێ پەیامێ بگەین یان شتێک ما بێ ئێمە لە خزمەتین نەوەردەوردە نزیکە بینەوە لە وەڵام من وەکو سەرۆکی لیژنەی ئامادەکاری کۆنگرە هاتووم وەکو معلوماتی بەڕێز بینەرانی بزانن بە تایبەتی ئەندامانی بڵێن کۆنگرا داواکارم خۆی پەروەردگار بەیانی کۆنگرەکە بە سەرکەوتووی کۆتایی پێبێ و ئەو گۆڕانکارانی لە بەرنامەماندا ئینشاڵڵا یعنی دەنجی پێ بدرێ و خەڵک زۆر سوپاسی بەڕاستی هەموو چین و توێژەکان دەکەین بەبێ جیاوازی بە تایبەتیش مەسەلەن ڕاگەیاندنەکان و بە تایبەتی تر کە بڵێن کە خاص هەیە خەواسیش هەیە با بڵێن لە هەموو کاتەکان هەر کاتێکەوە پێستمان بە بڵێن ڕۆماڵکردنی چالاکێک بێ پەیام بە هەموو لە هەموو شوێنەکانی لە خزمەتدا بۆ خی گەورە پاداشتم لایهار ناوەکەت لە خۆتە مۆفق ئینشاءڵڵا بەیانیش مۆفقە بن ئینشاءڵڵا دەست خۆش مامۆستا بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە کار و چاڵاکیەکانی ڕابردووی دەستگای نووری حیکمە و هاوکات ئینشاءڵڵا بەیانی کۆنگرەی گۆڕانکاریان دەبێ و کۆمەڵی گۆڕانکاری نەوعی بۆ خزمەتی قوتابیان و فێرخوازانی خۆیان ئەنجامەدەن تەوەری ئەمڕۆ پێشکەشکردن دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە. زۆر سپاس بۆ هاوکارمان کاک عیمران وەروە هاوکار و میوانێکیشی سپاس بۆ ستۆدیۆی هەولێر. بەڵێ بینەرانی عەزیز ناوڕێکمانەیە و دێنەوە لاتە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود
کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و لێدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. هەندێکە چەند چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چەند لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکڕن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بەتەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تامی بکە و ئینجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وڵازان دووبارە سڵاوتانە بێت دەچینە لای پەیامنێرانمان دەچمە سەرەتا پارێزگای سلێمانی ڕامیا عوسمان وەردەگرم. ڕامیا سڵاوی خوا لێبێت دوایین زانیاری و چالاکیەکان چین لە پارێزگای سلێمانی. بەڵێ سڵاو لە بێتان یاربانیتان باش. دیارە ئەمڕۆ لە پارێزگای سلێمانی 65مین کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوەی ئاسایی بەڕێوە دەبات. دیارە تەوەری کۆبوونەوەکە کۆمەڵێک بابەت و پرسی گرینگە کە پەیوەندی هەم بە دەوام و موچەی فەرمانبەرانەوە هەیە، هەمیش پەیوەندی بە پرۆژەکانی شاری سلێمانیەوە هەیە. دیارە یەکەم تەوەر کە ئەمڕۆ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە کۆبوونەوەکەدا باسی لێو دەکرێت دەنگدانە لەسەر ئەو پرۆژانەی کە لە سنووری پارێزگای سلێمانی هەیە، واتە دەنگدان لەسەر پەسەندکردنی بودجەی پەرەبێدانی پرۆژەکانی سنووری پارێزگای سلێمانی بە ئیدارەی سلێمانی و قەزا و نەحیەکانیشەوە. تەوەری دووەم دەنگدان لەسەر پەسەندکردنی پرۆژەکانی سنووری ئیدارەی گەرمیان کە نزیکەی بڕی 65 میلیارد دینار بۆ هەر کام لە قەزا و نەحیەکان و ئیدارەی گەرمیان و سنووری پارێزگای سلێمانی بەجیا دابین کراوە. دەنگدان واتە دەنگدانی سێمیش لەسەر پرۆژە و پەسەندکردنی پرۆژە یاسای بجێی پەرەپێدانی ئیدارەی ڕاپەڕین دەبێت. بە هەمان شێوە ئەویش نزیکەی 65 میلیارد دیناری بۆ تەرخان کراوە بۆ پرۆژانێک کە لە ساڵی 2021 بڕیارە قسەی لەسەر بکرێت. تەوەری چوارەمیش کە لە کۆبوونەوەکەدا قسەی لەسەر دەکرێت، باسی لەسەر دەکرێت، قسەکردن دەبێت لەسەر دەوامی فەرمانبەران. دوایەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا دەوامی نۆرە نەهێڵە لە فەرمانگەکان، ئێستا لە هەفتەیەکدا 5 ڕۆژ دەوامی ئاسایی لە فەرمانەکان دەکرێت و بە هەمان شێوە لێبڕینی موچەش بەردەوامی هەیە. بۆیە ئەم بڕیاری حکوومەت لە چەند ڕۆژی ڕابردوودا نیگەرانی لەکەوتەوە بەشێک لە فەرمانگە حکومیەکان بایکۆتی دەوامیان کردووە، ڕایانگەیان ئەگەر بێت و لێبڕینی موچە هەڵنەوەشێتەوە ئەوان ئامادەنی لە هەفتەیەکدا 5 ڕۆژ دەوام بکەن. وەلا هەمان کادا موچەی فەرمانبەرانیش ئەمڕۆ قسەی لەسەر دەکرێت. نازانی دوجار دەگەنە چ ڕێکەوتنێک لەسەر کۆی چوارتەوەرەکە. ئێستا میدیاخانم لەگەڵا دەبێت بزانین چیتر باسەکرێت. پێشەوە دەمێ بازەوە کەم پێم وابێت لە 2014ەوە بودجەی پەرەپێدانی قەزا و نەحیە و پارێزگاکان نەهاتوتە ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە. هۆکاری چی بووە و ئەم بودجەیەکە ئەمڕۆ قسەی لەسەرەکەن پەسەند دەکرێت یان بودجەکە تەرخان کراوە هاتووە چاوەڕێی ئێوەیەکە کە پەسەندی بکەن یاچی؟ سەرەتا بە ناوی خی گەورە و میهرەبان، تەبان ئێمەم کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی پارێزگا سازەکەین بۆ ئەوەی بۆ دوو تەوەرەیەکیان دەوامی فەرمان بەرانە لە فەرمانگەکان، تەوەرێکی تریان لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکانە کە هەریەکە و بەشی خۆی بردووە. ئیدارەی ڕاپەڕینە سلێمانیە لەگەڵ ئیدارەی گەرمیانە. ئیدارەی سلێمانی 65 میلیارد و کەسرێکە، ئیدارەی ڕاپەڕین 16 میلیارد و کەسرێکە، لەگەڵ ئیدارەی گەرمیان 12 و کەسرێکە. طبعا ئەم بودجەی پەرەپێدانە لە 2014 نەهاتوۆتە ئەنجومەنی پارێزگا. بەڕاستی ئەویش هەڵەیە بۆ لە هەڵەکان کە ڕووی داوە. بەڕاستی چکە بە پێی یاسا ببێتە ئەنجومەنی پارێزگا و لە ئەنجومەنی پارێزگاوە دەنگدانی لەسەر بکرێ و ئەو پرۆژانەی کە پێویستن بۆ شارەکە لە ئەنجومەنی پارێزگا دەنگی لەسەر برە. بەڵام هەتا ئێستا نەهاتووە. ئەمە یەکاری بە نهاتوە ئەوەی لەوانەیە چۆنەڵی هەمووی هۆکاری سیاسیە، ینی تۆ بڵێت و نەڵێن نایانێ بگەڕێنەوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان. بەری ئەنجومەنی پارێزگاکان بە دەنگی خەڵک هاتوونەتە ئەو شوێنە. ئەنجومەنی پارێزگا ئەزانێ خەڵکەکەی پێویستی بە چییە.
سپاس میدیاخان دەمێ ینی بە کورتی ئاماژە بۆ بکەم شوان لە دوای 2014ەوە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان نادۆتە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و دیارە حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای 2014ەوە زۆربەی پرۆژە خزمەتگوزاریەکانی وەساندووە بە بەهانەی قەیرانی دارایی تەمان لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 50 پرۆژە زیاوی کە من زانیاریم هەبێ پرۆژە هەیە کە بەهۆی قەیرانی داراییەوە وەسێنراون تا ئێستا کاری تێدا نەکراوە تا ئێستاش قسەیەک نییە لەسەر زیندووکردنەوەی ئەو پرۆژانە دیارە ئەگەر بێت و ئەم بودجەیە تەرخان بکرێت کە بودجەی پەرەپێدانی پرۆژەکانی ساڵی 2020 کە دەوترێت بەشێک لەو پرۆژانەی کە بۆی قەیرانی داراییەوە لە ماوەی 2014 وەستاون پێدەچێت جارێکی دیکە زیندوو بکرێنەوە کاریان تێدا بکرێت بەڵام نازاندرێت لە دوای پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی پەرەپێدانی پارێزگاکان لێرە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کەی ئەم پارێ تەرخان دەکرێت وەکەی دەست دەکرێتەوە بە ئەنجامدان و چوونۆ سەرکار و چوونۆ سەرپەی ئەم پرۆژانەی کە بەهۆی قەیرانی داراییەوە وەسێنراون بەڵێ هاوکارمان ڕامیان عوسمان لە سلێمانی و لەگەڵمان بوو سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیارەکانت. بڵازان و خۆشەویستان خاوەن پێداویستیە تایبەتیەکان لەگەڵەوەی کە کۆمەڵی کێش و گرفتان هەیە لەگەڵەوەی کە حکوومەت موچەکانیان بۆ دابین ناکات و بە دۆخێکی خراپی دارایی و با بڵین بەشێکیان لە بەدەستیدا دەڕۆن بەڵام لەگەڵیشیدا توانیویانە خۆیان بە لێهاتووی و بە شکۆمەندی خۆیان ژیانێکی شەرەفمەندانە بەڕێ بکەن. ئێمە لەم تەورێماندا باز لە ژیان و گوزەرانی خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامان دەکەین کە بەشێکی زۆریان دەیان نمونەمان هەیە کە کۆمەڵەکارێک کۆمەڵە هەڵسوکەوتە یاخود کۆمەڵە ئیشێک ئەنجام دەدەن کە لەوانەیە و کەسانەشی کە خاوەن پێداویستی تایبەت بن نەبن نەتوانن ئەو کار و چالاکی ئەنجام بدەن. گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەم لەسەر کار و چالاکی و بەڕێکردنی ژیانیان لەگەڵ هەریەکە بەڕێز مامۆستا خۆشناوڕە و واروەها بەڕێز کەریم مەحموود کاک کارزان عومەر و خات و خۆشی مستەفا کاک زانافەتا زۆر بەخێر بن. کاک خۆشناو سەرتا دێمە لای بەڕێزت لەگەڵەوەی کە کێشەی کێش و گرفتێکی زۆر لە ژیان و گوزەرانی خاوەن پێداویستی تایبەت هەیە بەڵام لێهاتووی و توانای خۆتان وای کردووە کە شکۆمەندانە و شەرفمەندانە ژیانی ئێستا بەڕێ بکەن. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە جەنابتان دەزانن خاوەن پێداویستی تایبەت یاخود کەمەندامیش وەکو هەر مرۆڤێکی ئاسایی مرۆڤە خاوەنی عەقڵ و هەست و بیر و هۆشە و خاوەنی هەموو ئەندامەکانی جەستەیە جگە لەوەی کە خۆی گەورە بەسەری کردوێتەوە بە یەکێک لە ئەندامەکان بە نەبوونی یەکێک لە ئەندامەکان بۆ نمونە کەسێکی وەک من کە نابینایە یان کەسێکی وەکو کاکارزان کە توانای ڕۆشتنی نییە یان یەکێکی تر کە ئەندامێکی تری جەستەی نییە تەنها کەم ئەندامی بریتیە لەم بابەتە بۆیە ئێمە توانیومانە یعنی هەوڵمان داوە کە بتوانین لە ڕێی ئەندامەکانی تری جەستەمانەوە ئەو نەقسەی کە هەمانە ئەو کەم و کورتیەی کە هەمانە بە ئەندامەکانی تر تعویزی بکەینەوە و ڕۆڵ ببینین لەو کۆمەلگانی کە تایە دەژین. جەنابتان ڕۆژانە دەیان و سەدان نمونە ئەبینن. ئێمە هەر خۆمان لە ڕەمەزانی ئەمساڵ لە کۆتایی ڕەمەزانە بەشداریمان کرد لە فیستیڤاڵێکا کە پێی ئەوترا فیستیڤاڵی بەرهەمە خۆماڵیەکان لەوێ توانیمان زۆرێک لە توانایی بەهرەمەندانی کەمەندام دەربخەین. کەمەنداممان هەبوو لە ڕووی هونەری مۆزیک و گۆرانیەوە توانیمان بەهرەکانیان دەربخەین و هەمان بوو لە ڕێی ئیشی دەستەوە کە توانیان ئیشی زۆر جوان بکەن یاخود لە ڕێی بەڕێکردنی دروستکردنی خواردنەوە ئیشی زۆر جوانیان کردبوو لە بواری دروستکردنی شیرینی و بابەتەکانی 5 ڕۆژ ئێمە توانیمان بەردەوامی بەو کار و چالاکیانی خۆمان بدەین لەوێ. ئەمە نمونەیەکە لە دەیان و سەدان نمونەی هەموو ئەو کەمەندامانەی کە ئەتوانن ئەکتیڤ بن لە کۆمەڵگەیە. زۆرن ئەو نمونانەی کە لە زانکۆکانە ئوستازن لە قوتابخانەکانە ئوستازن و نمونەی زۆر زۆر سەرکەوتووشیان تایە. ئێمە ئێستا ئوستازی هاوڕێمان هەیە کە بەداخەوە ئێستا لێرە بوونی نییە یان تەواجودی نییە بە توانیوێتی یعنی یەک قوتابخانە بەرێ بەڕێوە بە تاقیتەنیا خۆی ئەتوانن ئیش لەسەر داتابەیس بکەن، ئەتوانن ئیش لەسەر
پرۆگرامسازی دیزاین بکەن ئەوەی نەخشەسازی دروستکردنی کتێب و گۆڤار و ڕۆژنامە ئەم شتانە کە جەنابتان لەزانن بۆ کەسێکی ناکەمەندامیش لەوانەیەوە ئیشێکی زۆر زۆر قرس بێ ئەنجا ئێمە زۆرێک نابینامان هەیە ئیشی مۆنتاژەکەن بەڕاستی کە ئەمە خۆتان نەزانن ئەوانەی لە بواری ڕاگەاندنا کاران خۆیان نەزانن کە ئەوە ئیشێکی چەندێک زەحمەتە بەڵام بەڕاستی ئەو ئیشەی ئەوانەیەکەن لەوانەیە بۆ کەسێکی ناکەمەندامیش ئیشێکی ئاسان نەبێ هەمانە لە بواری فلمسازی و دراماسازیە ئیشەکە هەمانە لە چەندین بواری ترا ئێمە ئەمانەمان بەدەیان و سەدان نمونە سەلماندووە هەمانە بێژەرە لە رادیۆ چەندین بەرنامەی سەرکەوتوو پێشکەشەکەن لە رادیۆە ئەمانە هەمووی ئەو نمونانن کە ئێمە توانیمانە بڵین کەمەندام وەکو کەسێکی ناکەمەندام لە کۆمەڵگەیە ئەتوانین ڕۆڵ ببینێ ئەمە حقیقەتی ژیانە یعنی کەمەندامدا نەنیشتۆ بە دیار ئەوەوە کە ئەگەر کەسێک ڕۆژێک لە ڕۆژان چاوەڕی ئەوە بکە هاوکاری بکرێ بەڵام ئەمە بێگیر و گرفت نەبووە بەڵێ ڕاستە کەمەندامێک ئەگەر کەسێکی ئاسایی بتوانێ بۆ نمونە لە ناو بازاڕەوە بە پاس بێتە کەناڵەکەی بەڕێستان لەوانەیە ئەمە بۆ منێکی کەمەندام تا حدێک قرس بێ بەڵام بەدیل هەیە هەموو شتێک جێگیرەوەیەکی هەیە ئەمە لێرەیە لەوەچێ تا ڕادەیەک گلەیەکە لەسەر حکوومەت بێ کە نەیتوانیوە ژینگەیەکی لەبەر بڕەخسێنێ بۆ منی کەمەندام بۆ کەسێکی تر کە بتوانێ وەک پێویست چالاکیەکانی خۆی تیا ئەنجام بدە ئەجینە ئەگەر جینگەیەکی لەبار و گونجاو هەبێ بە ڕەچاوکردنی ئەو پلانانەی کە لە وڵاتانی شارەزا گیراوەتە بەر بۆ خۆشکردنی ژیانی کەمەندام بۆ بەڕێکردنی ژیانێکی ئاسایی لەلایەن کەمەندامەوە دڵنیابن هیچ کەمەندامێک بوونی کەمەندامی بەسەریەوە نابێتە ڕێگر لە بەردەم ئەنجامدانی چالاکیەکانیە زۆر باشە دەستی خۆش بێ زۆر ڕاستەکە کەریم دەمەوێت سەرنجی بەڕێستان بزانم هەمان ئەو دەرفەتانەی کەوا بۆ کەسێکی با بڵێن ساخ دێت دروست دەکرێت دەرفەت دەدرێت دێتە پێشەوە ئەگەر بدرێتە خاوەن پێداویستە تایبەتەکانیش پێدوانیان بەشێکی زۆر لە گێش و گرفتەکان چارەسەر دەبن و دەیان نمونەشێ و ماوەستا خۆشناویش باسی کرد کە کار دەکەن زۆر بە باشتریش سەرەتا بە ناوی خۆی گەورە دیارە پرسیارەکەت زۆر باشە بۆ ئەم کاتە کە کۆمەڵی برامان لە بەردەم ئەنجومەنی پارێزگای سلێمانیە بە مەبەستی بەدیهێنانی و بەدەستێنانی خواستەکانیان تەنها مەبەستیان موچەیە با ئێمە توانە و تاقی کەمەندام و توانە و تاقی نابیناکان و خاوەن پێداویستە تایبەتیەکان بەس لە موچە کۆ نەکەینەوە بیبەسمەوە بە پرسیارەکەی جەنابتەوە بە تاکید ئەگەر حکوومەت و کۆمەڵگە هاوتەری بن لە جێبەجێکردنی یاخود دەستبار بن لە جێبەجێکردنی توانە و تاقەکانی کەمەندامانە ئەو بەهرانی کە کەمەندامان هەیەی بێگومان بە لەوەی کە کەمەندامان هیچی لە کەسانی ساخت کەم نیە بەڕاستی مامۆسای بەڕێز زۆر ئاماژەیدا بەو هەوڵانەی کە خاوەن پێداویستە تایبەتەکان و کەمەندامان هەم لە ڕووی خوێندنەوە لە ڕووی ڕاگەاندنەوە لە ڕووی کارگێڕیەوە لە ڕووی داراییەوە بەڕاستی من نمونەی زۆر سەرکەوتومان هەیە ئەسان ئەگەر ئێستا گەر نمونەیە گۆر بگرین لە خوێندنا کە مامۆسای بەڕێز ئاماژەی پێدا کە ئێستا زیاتر لە وەکو سێرچێک زیاتر لە 50 نابینا توانی ویانە هەڵگری بڕۆنامەی بە کالدروست بن لە دوای 95 تاوەکو ئێستا ئەوە تا ساڵی ڕابردوو تەنها دەرفەتێکی بچوو کرایە بۆ نابینا کە بتوانێت سوودوەر بگرێت لە کورسی خوێندنی باڵا ئەوە نزیکەی دەنابینا سەرقاڵن بە خوێندنی ماسێر و دکتۆراوە ئەگەر لە ڕووی ڕاگەاندنەوە مامۆسا خۆشنەوە ئاماژەی پێدا بەڕاستی کادێری زۆر فعال و چالاکمان هەیە لە بواری ڕاگەاندنە ئەمە بە قیاسی ئێمە نا بەڵکو بۆ پێوەری کە خەڵکانی شارەزا و خەڵکانی بەتوانە ئەڵەن بەڕاستی نابینا توانای نوتق و توانای دەربڕینی زۆر باشتر هەیە و لە ڕووی لە هەموو ئەو ڕوانگانی کە کۆمەلگا بەشدارن لە بەڕێوەبردننی کۆمەلگە و ژیانی کۆمەڵایەتیانە ئەگەر هەل بدرێتە دەست ینی دەرفەت بدرێتە دەست خاوەن پێداویستە تایبەتەکان باوەڕم وایە ئێمە دەستباری کەسانی ساغ و کەسانی ناکەمەندامین بەڕاستی زۆر باشە کاکارزان دێمە لای بەڕێزت کاکەریم ئاماژەی بۆ کرێگەر کۆمەلگا هاوکار بێت لەوانەیە کەسانی زۆر بەتوانە لە خاوەن پێداویستی تایبەت پێ بگەن دەزانین کە لە هەرێمی کوردستاندا کەمەندامان ینی بێ ئەمەل بوون لە حکوومەت لەوەی جێبەجێکردنی داواکاریەکانیان لەوەی کە موچەکانیان بۆ دابین بکەن بەڵام هاوتەریبی ئەوە کۆمەلگا و خەڵکانێک کە هاوشانی ئەوە ژیان دەگوزارێن تا چەند باشە تا چەند ئەوەیە کە هاوکاری ئێوە بن دەستبەرداری ئێوە بن کە بتوانن کارێک و گوزارانێک بۆ ئێوە دروست بکەن پێشەکەی دەستخۆشتان لەکەم بۆ بەرنامەیە
ئەو شتە زۆر تەواوەسا کەمەندامان بێئومێد بوونە لە حکوومەت بەس وەکو ئەوەی لە خەڵک بە ئومێدن ئێمە زۆر نمونەمان هەیە کە لە کاتی سەرماسۆڵە ئەو کەسانەی کۆمەڵگات چۆن هاوکاری کەمەندامان و خان پێداویستی تایبەت و نابینایانەکەن و لە بۆنەکانە لە جەژنەکانە یان لە مانگی ڕەمەزانی پیرۆزیان لە جەژنی قوربان ئەمانە زۆر هاوکارن هەشمانە لە دەوڵەمەنانی شار دەستگوێری کەمەندامەکەن بۆی کە بیکەنە سەر کارێک بیکەنە سەر پیشەیە کە ئەتە پێویستی بەوە نەبێتەوە هاوکاری بێ کە ئەو کەمەندامی کردە سەر پیشەیەک سەر کارێک ئەو دوای هاوکاری خەڵکە بێ کەمەندامان هەیە بێ ئیش بووە لە ڕەمەزانە هاوکاری بۆ کۆکراوەتەوە لە قوربانە بۆی کۆکراوەتەوە بەس توانایەکیە بۆ دواناکەی دەرخرا و سلفەیەکی درێژخانی لەلایەن کەسێکەوە یان لەلایەن خێرخوازێکەوە بۆ وەرگیراوە توانیوێتە ئێستا 4 بۆ 5 کەسی ساخ نەکەمەندام لای خۆی ئیشی پێ بکە ینی کەسانی نمونەی زیندومان زۆرەکە وەستای سیارەیە بۆ چاکردنەوەی پێشی سیارەوەمانە زۆر کەسی ترمان هەیە ینی ئێستا ئێمە نین کاری ڕێکخراوەی و ئەمانە بەس لە کۆکردنەوەی ئەنێ ئازوقە بۆ کەمەندام و یان سوودەمەنی بۆ ئەوانە بین کەمەندام بە چاوێ سێرکەین کە خەڵکانی هەر ئێمە دینی لەسەر جادا 250 ناکاتە کۆشمانەوە یان دەستمان بگرێ بڵێ با بە یاسەرکەوێ ناتوانێ ینی ڕابکەوەی کە کەمەندامێکە لاان بێ توانەکانی دەرکرێ بە شەرت نەک ئەوەی تۆ پراوێزی بکەیت لە ماڵەوە نێتە دەرەوە لە مزگەوتێکا بێت وەکو براکان و نابیناکان نێنە دەرەوە ئەمە دووە ئەکات ئەو خۆی بفوکێتە ئەو توانایی کە هێتی بفوکێتەوە و تاقەی هێتی نەمێنێ بەس ئەگەر بێت و تۆ توانا و تاقەکانی دەربخرێت کەسانێکە بێ پاڵپشتیان بێت ینی کەسانمان هەیە لاانوێ بڵێم 4 بۆ 5 کەس بۆ زیاتریش بگرە خەڵکی تر لە خۆی بگرێت و هەلیکاری بەو دۆزێتەوە ئەو شتێککە لە مێشکایەتی بۆی جێبەجێ بکرێت زۆر باشە خات و خۆشی لە زۆربەی وڵاتانی پێشکەوتو بۆ نمونە مارکێتێکدا کارمەندی هەیە ینی وەکو واجبێک لە سەریتی ئەوە نییە خۆی بێوێت ئەبێ یەکێک لەو کارمەندانە سەتادەی هەیە 122 کارمەندی بۆ خاوەن پێداویستی تایبەت دابنرەوەتە ئەو شوێنەگەر خاوەن پێداویستەکەش بڕوا دەبێت یەکێکی تر بێت شوێنی کە خاوەن پێداویستی تایبەت بێ تا دەرفەتی کار زۆر بێ ئەماگەر لە کوردستان جێبەجێ بکرێ ئەو شەخ و زەوقی کەوا خاوەن پێداویستێکی تایبەت بۆ ئیشکردن هەیەی بۆ دەرفەت هەیەی یانی زۆر جار هەنێکی شێت تەنها بەدەست دەکرێت ڕەنگە هەبێ ئەگەر چاوەکانیشت تارمایان نەما بێتوانی بە قاچ مەسەن کۆمەڵێک ئەجیزە هەیە بیجۆڵێنی ئەمە چەند گرنگتە کە پاڵپشتیە بۆی کە ئێساکە بەشێکی زۆر لە خاوەن پێداویستابەتەکان ئیشێکی زۆر باشیانەیە بەشێکی شانیانە مەجبورن تووشی و قەیرانانی تر بوون ئەم دەرفەتانە چەند دەوریانە بێت بۆی ئیتر پێویستیان بۆ نەبێت کە هاوکاریان بکەن پێشەکی دەستخۆشی بەرنامە جوانەکەتان لێ یەکەم من وەک خاوەن پێداویستێکی تایبەت بێئەمەل بووینە لە حکوومەت بەڵام سوپاسی خێرخوازانەکەین چاوی لێمانە و هاوکاریمانەکە بە هەموو شێوەیە من وەک خۆم ئەونەی کەسی ساخ وەرئەگرن لە مۆڵەکان لە شوێنەکان خاوەن پێداویستی تایبەت زۆر کەم ئەو ئیشە ئاکات هەر نەمبینی و نازانم داتایەکتان لا بێت دیڵێن ئەوەش دوایی باسەکەین بڵێ نازانین چی بڵێ یعنی ئەو شتمان لە دڵایە حکوومەتە بینین هەموویمان بیرچۆتەوە ینی بار و گوزەرانی خاوەن پێداویستی تایبەت زۆر لە خراپایە خات و خۆشی بەگشتی بەڕێستان لە نێوان ئافرەتانداین پێما بە هاوڕێکیشە لەگەڵ خۆتان هاتووە دڵنیام زیاتر لەوانی دیکە ئاگاداری گوزەران و ژیانی خانمانی خاوەن پێداویستی تایبەت ئەوان گلی و گازندەی چی دەکەن لە کۆمەلگا زانی لە حکوومەتەوە هەر هیچ کە بەردەوام گلی و گازندیانێ بەڵام لە کۆمەلگا کێشەکانیان چی ئەین داواکاریان چیە لە خەڵک و کۆمەلگا بۆیان جێبەجێ بکات من وەک خۆم لەم ڕێکخراوی هیوای کەمەندامان چەند جار داوام لێ ئەکا ئەڵێ تخوا ئەگەر هەچ کارێ ئیشێک هەبوو بێتاقەت بووینە باری گوزەرانمان زۆر لە خراپایە هاوکاریمان بکەن بەشکم لە شوێنەدا بمەزرێن هەر بەشی بژێوی ژیانمان بکە ئێستا بار و گوزەرانی خاوەن پێداویستی تایبەت کەسانی ئاسایی چەندێ قورسە هی کە ئەندام زۆر زیاتر قورسترە زۆر باشە کاک زانندێ بەلای بەڕێز تا چەند گرنگە خاوەن کارێک یاخود کۆمەلگا هاوشانی ئەوەی کە
لە ڕێگەی مادیەوە هاوکاری ئێوە دەکەن ئەوەندەش هاوکار تا بن کە بتوانن کارێکتان بۆ بدۆزنەوە کە خۆتان ژیانی خۆتان بەڕێ بکەن لە ڕێگەی ئەو کارە بۆتان دابین بکەن کە دڵنیام زۆرێک لە کەمەندامانەوەیان پێ خۆشترە کە لەوەی کە پارۆر بن یان لەوەی کە کارێکیان دەست بکەوێت. سەرەتا دەستخۆشیتان لێگەم و سپاس بۆم دەرفەتە کە بۆ ئێمەی کەمەندامەتان خوڵقاندووە بۆ پرسیارەکەی بەڕێزێت زۆر ڕاستیانەیە لە تاکەکانی کۆمەڵگەوە بێت دەست پێ بکەین ئەوە شاریان لا دروست بێت کەسانی خان پێداویستی تایبەت کەسانی بەهرەمەندن کەمەندامان ئەگەر بتوانن هەلێکی کارێک بۆیان بکەن هەتوانن چەنەها کەمەندامی تریش هاوکاری بکەن لەلایەنی خۆیانەوە نەکو ئەوەی بیهێنێ وەکو سوالکەرێک فێریکە هەر دەستبان کاتەوە بۆ کارتۆنێ ڕسەق بۆ دوو دەبەنەوت بۆ بڕێکی مادی کەم یعنی ئێستا کارێک کراوە بەداخەوە لەلایەن هەنێ لە هاوڕێکانمانەوە هەر کەسێک لە دەرەوەمان بینێ وازانێ سوالکەرین یعنی پارە دەیاتێەوە ئەوە پێویستمان بەوە نیە ئەگەر هەل و دەرفەتی کارمان بۆ بڕەخسێنن دڵنیا بن ئەگەر کەسێک چۆک و بەڕێزت ساخ لە ڕووی جەستەیەوە کارێک بکە بڵێ لە سەدانەوە دڵسۆز بێ بۆی کەسێکی کەمەندام لە سەدا سەد دڵسۆزە بۆی ئەو نەقسەی خۆی دەرنەکەوێت لەوە بەڵام لە کۆتاییە ینی فراغی حکوومەتە وای کردووە کۆمەڵی کەسیش ڕەنگە بە دڵسۆزیەوە هاوکاری کەمەندامان کردن بەڵام لە دوو لە کۆتاییە ڕەنگە وێنایەکی زەینی بۆ کەمەندام دروست بکێ و کۆی بەڕێزت باس کرد کە خەڵک ڕەنگە بە ینی جۆرێک لە هەمیشە داوای شت بکات ئەو وێنەیە دروست بێت ئەزانی خودی و کێشەیە لەو کاتەوە دەسی پێ کردووە کە بڕێک هاوکاری داوە ناو و ناوی ناوە موچە تۆ ئەگەر مانگی 300,000 وەرگری پێویستت بۆ نیە بڕێ کارتۆنێ خواردن وەرگری 150,000 ڕۆژی 5,000ەکە بێ بە مناڵێک وەری ناگرێ هەر بێدەست مناڵێ وەری ناگرێ بە دوو مانگیش بێتانە بە دوو مانگ 45 ڕۆژ جارێک ئەم موچەیە وەرگیراوە دوای 45 ڕۆژ وەرگیرە زۆر باشە کار خۆشناو دێمە لای بەڕێزت ئەو پرسیارەژەر ئاراستی جەناب دەکەمەوە دڵنیام کە تۆ وەکو ڕێکخراوێک زۆرێک لە بەرپرسی کۆمپانیا هەبووە بڕەپارێکی پێدایی و توێتی دابەشی کە بەسەر کەمەنداماندا هاوشانی ئەوە کە ئەمە زۆ گرنگە لە ئێستادا کە قەیرانی دارایی و ئابووری هاوشانی ئەوە تا چەند گرنگە خاوەن کۆمپانیاکان کەسانی دەوڵەمەند و ئەوانەی کە کاری خێرخوازی دەکەن هەوڵ بن هەلی کار بۆ ئەو کەسانە بدۆزنەوە کە دەتوانن لە نێو خاوەن پێداویستی تایبەتەکاندا کار بکەن جاری پێشوو نمونەیەکی شەباز کرد کە پێم خۆشە دواتر بۆمان باسکی کە کەسێک نابینایە نووسنگەی خانوبەرەی هەیە کە زۆر لە کەسانی ئەوانەی کە تەواوی جستیان هەیە باشتر کارەکانی بەڕێ دەکەن بابەتی کارکردنی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت بابەتێکە پێویستی بە زۆر کاری تر هەیە هەتاوەکو بچێتە سەر ئەو ڕێچکەی کە پێویستیەتی بچێتە سەری و بەردەوام بێتیایە ئەم بابەتە پێشتر لەلایەن ڕێکخراوی هەندیکاپی جیهانیەوە زۆر ئیشی بۆ کرا بەڵام بەداخەوە لە یەکێک لە مەرحەلەکانە وەستا ئەگەر ئێستا جەنابتان سەرنجێک بدەن لە ئەو شارۆچکەکانی دەرەوەی شاری سلێمانی زۆری ئەو کەمەندامانەی کە بەکارەساتی لوغم یان بە هەر جۆرێک لە جۆرەکان بەشێک لە جەستیان لە دەستداوە ئێستا دوکانێکی بچووکیان داناوە خۆی و دوانسیانێک خەریکی ئیشێک لە ئیشەکانن جا هەیە دارتاشی ئەکا هەیە ئاسنگەری ئەکا هەیە ئیشی کوشنچێتی سیارە ئەکا هەیە ئیشی کارەبایی ئەکا ئەمە بە بەرنامە کرا ساڵانی نەوەدەکان ڕێکخراوی هاندیکاپی جیهانی ئەم ئیشان کرد لە پاڵ ئەوەی کە دەست و قاچی سناعیان بۆ دروستەکردنەوەانێ لە پاڵ ئەوەی کە هاتن ئەویان بۆکردن ئەم ڕاهێنانەوەشیان بۆکردن کەواتە تۆ ئەگەر بتەوێ کەسێکی کەمەندام یان خاوەن پێداویستیەک بێنی ئیشی پێ بکەی پێشتر ئەبێ ڕاهێنانی بۆ بکەی ئەم ڕاهێنانش پێویستی بە موسسەیەک هەیە بۆی ئەم ئیشەی تیا بکرێ ئەمەی کە ئێستا ئێمە خۆمان ئەیکەین ئەمە کارێکی خۆڕسکانەیە بۆ نمونە ئێمە کارمەندێکمان هەیە لە بواری ئیعلاما کارایە ئەمە خۆی ڕاهێناوە دەستگایەک نەبووە ئەم کارمەندە ئەم کەسە بێنێ ڕای بێنێ پاشان دواتر ئەم بچێتە ناو تیڤەکەەوە ئیشی تیا بکە یان بچێتە ناو رادیۆەکەەوە ئیشی تیا بکە بۆ هەموو بوارەکانی تریش ئەمە ڕاستە خاڵێکی تریش کە گرنگە نەبوونی متمانەی خاوەنکارەکان بە توانای خاوەن پێداویستیە تایبەتەکان ئەمەش خاڵێکی ترە کە بەڕاستی حەقا ئیعلام ڕاگەاندن زۆر ئیش لەسەر ئەمە بکە نمونە جیهانیەکان بێنێ بەرجەستیان بکە بۆ نمونە لە ئەڵمانیا کەمەندام چۆن ئیشەکە ئادەی یەک ڕاگەاندنی کوردیم پێ بڵێن کە ئێستا حەزەکەم هەر ڕاگەاندنێک لە دوای بینینی ئەم بەرنمەیەوە پەیوەندی بە منەوە بکە بڵێ من یەک ریپۆرتاژم کردووە لەسەر کچۆنیەتی کارکردنی کەمەندام لە وڵاتێکی ئەوروپی یەک ڕاگەاندن پێ بڵێن شتی وای کردبێ نەیکردووە بۆ لەبەرەوەی بەشتیان نەزانیوە
یان پێیان پێ نەبردووە کە ئەمە حەقا ئیشێکی زۆر زۆر گرینگە ئێمە بچین بوار بە بوار باشە مامۆستایەکی کەمەندام لە ئەڵمانیا چۆن مامۆستایەتیەکە کارمەندێکی کەمەندام لە دایرەکانی ئەڵمانیا چۆن ئیشی خەڵکی بەڕێەکە بۆ نمونە بە ئێمە ئەڵمانیا بە نمونەوەرەگرین تۆ لە هەر وڵاتێک بۆتە گونجێ بڕۆ ڕیپۆرتاجێک بکە ئیعلام نیت ناتەوێ خزمەتی خەڵک بکەی بڕۆ ئەمە بکە ئەمە ئیشێکی زۆر زۆر گەورەیە کە بە بڕوای من پاشان دوای ئەوە ئەنجا بین ئێمە چی بکەین حکوومەت تێبگەێنین لە ڕێی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە کە بەحسەی خۆی نێردەی خۆی بنێرێتە دەرێ بەس ئەم نێردانە نەچن بۆ گەڕان و بۆ ئەوە هاتنەوە بەرهەمیان هەبێ ئینتاجیان هەبێ و پاشان حکوومەت پاڵپشتیان بکات لە دروستکردنی موئەسسەیەک بۆی ئێمە فێر ببین کەمەندام ڕابێنینەوە ئەمە گەورەترین ئیشە کە ئێمە بتوانین بیکەین بە پاڵپشتی خەڵکان و بە پاڵپشتی حکوومەت بۆچی لەبەرەوەی ساڵانە دەیان ملیۆن دۆلار دینارنا دەیان ملیۆن دۆلار ئەکرێتە خزمەتی خاوەن پێداویستی تایبەتەوە لە کەرتی تایبەت لەوانەیە ئەم قسەی من بەلای ئێوە سیر بێ بەڵام ئەمە حەقیقەتە بەڵام چی لێکرێ ئەم پارەیە هەمووی ئەدرێتە ئەم ڕێکخراو ئەو ڕێکخراو ئەم خەڵک ئەو خەڵک ئەم پارەیە ئەهێنن تەوزیع یەکەن بەسەر خەڵکە ئەیدەن بە خەڵک دوای ئەوە نەتیجەکەی سەفرە چونکە هەر پارەیەک ئەدرێت بە من دوای هەفتەیەک پێم نەماوە بەس تۆ وەرە کارێکم فێر بکە دوای 10 ساڵی تر وەرە بزانە من چیم لە ژیرفانایە ئەو کاتە تۆ شتێگەی کە چی ئیشێکت کردووە هەمومان کۆمەڵگەکە خەینە سەر شاڕەیەکی چاک شاڕەیەکی باش ئێستا بۆچی هەموو بەدالەکانی حکوومەت لە دائیرەکانە خەڵکی کەمەندامی لەسەر دیە ئەمە حەق بوو ئیشێک بوو لە کاتی خۆیان سەردەمی حیزبی بەعەس کە ئێمە هەمومان بە خراپ باسیەکەین هەموو بەدالەکانی حکوومەت لە دایرەکانە کارمەندی کەمەندامەی بردبڕێەوە باشە نابینایی بردبڕێەوە خەڵکی تر ئەی بردبڕێەوە کە کەمەندام بوون بۆچی حکوومەت وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەبوو ساڵانە بانگەوازیان ئەکرد ئاگداریان دەکرد بەناو خەڵکە کە ئەم خەڵکانە کە کەمەندامن بابێن ناوی خۆیان بنووسن بۆی تەعینیان کەن بۆیان دایان مەزرێنین ئەنجا هەر یەکە و دەوزیعیانەکردن بەپێی ئەو توانایی کە هەیەە بەسەر وەزارەتەکانە ئەمە ئەوانەی زوو هەمویان ئەمە ئەزانن ئێستا ئەتوانن لیان بپرسن کەواتە ئێستاش ئێمە پێویستیمان بەوە هەیە ئیعلام هاوکار بێ دام و دەستگا حکومیەکان هاوکار بن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هاوکار بن بەڕاستی خەڵکانی تر ئەوانەی کە توانیان هەیە هاوکار بن و زائیدەن ئێمە بتوانین متمانە دروست بکەین وەکو خۆمان وەکو کەمەندام بەکردنی کاری باش لەگەڵ کۆمپانیاکانە بۆ نمونە من چەندین وتێل و مۆتێل لەزانم لەم شارەیە کە کاتی خۆی کارمەندی کەمەندامیان هەبووە ئێستا وازیان لێهێناون ئێستا کارمەندی کەمەندام دانانێ بۆچی هۆی هەیە ئەمەش هۆی ئەمانە چییە یەکەم کارمەندێکی کەمەندامە کە دواکەوێ لە کار ئەم ناتوانم حەسەبەی بکە وەکو کارمەندێکی ئاسایی ناتوانێت قسەی پێ بڵێ وەکو کارمەندێکی ئاسایی بۆ لەبەرەوەی لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان ڕوبەڕووی گلەی ببێتەوە یان ئەوەندە باسی کەمەندامی خۆی بکە من توانام نییە و من ناتوانم بێم بۆ ئێرە و درەنگەکە و نازانم چی ئەمە کێشە دروستەکە کەواتە ئەبێ ئێمەش خۆمان هاوکار بین بۆی ئەم جۆرە بابەتە بە هەمومان بیکەینە سەر شاڕێک ئەسڵەکەی خۆی هەتا ئەمە نەکرێت دڵنیا بن ئەم ئیشەش بە پلانی ورد ئەکرێت یعنی هەبێ هەموو لایەکمان هاوکار بین لەگەڵ یەکترە هەموو وەزارەتەکانی حکوومەت کە هەر یەکە و کەرتێک لە کەرتەکانی کۆمەلگا بوارێک لە بوارەکانی کۆمەلگەی بەدەستەوەیە تاوەکو ئێمە بتوانین ئەم ئیشی تیا بکەین فەرمو بابزانم پلانی وەزارەتی ڕۆشنبیری چییە بۆ نمایشکردنی کارێکی جوان بۆ کەمەندان یعنی چیان کردووە تا ئێستا وەزارەتی ڕۆشنبیری کە ئەوە گەورەترین ئیشی ئەوانە بێن ئیعلامەکان ڕاست پێرن بۆی کە بچن ئەم لایەنە جوانانەی ژیانی کەمەندام لە دەرەوەی وڵات بێننەوانێ لێرە ئیشی لەسەر بکرێ زۆر باشە ماوەسە خۆشنەباس لە بابەتێکی گرنگ کرد ینی زۆر گرینگە پندێکی کوردی هەیە دەڵێ فێری ڕاوە ماسیم کە نەوەک ماسیەکەم بۆ بێنە بێگومان زۆر گرنگە کەمەندامان لە پێشا بچنە پرۆسەیەکەوە کە کادیمیانش بابەتەکان فێر بن بەڵام دیوێکی تریش هەیە لێرم دەمێت لە کەریم بپرسم ئیرادەی خاوەن پێداویستێکی تایبەتی ڕەنگە ڕێژەیەکی زۆر نابینا هەبن کە بینایی چاوەکانیان لە دەست دابێت کە ئیتر هەر ئەمە ڕوودەدا لە کوچی ماڵەکەی خۆیان و لە حوشەکە نایەنە دەرەوە ئیرادی ئەویان نیە بێنە دەرەوە یان ئەبێت چەند کەسێک لەگەڵیان بێت چکو بەداخۆ ڕەنگە سیقەیان بە شەقام و شۆستەکانی کوردستان نەبێت کە ڕەچاوی خاوەن پێداویستی تایبەت نەکراوە
بەڵام لە کۆتاییە ئیرادە سە بەڕێزت تە دەرەوە گەڕێیت ئیشەکەیت چەند گرنگە ئیرادە هەبێت بۆی خاوەن پێداویستێکی تایبەتی وەکو بەڕێزت کەوا بینایی چاوەکانی لەدەستدا بێ زۆر زۆر باسوودەی بێتە سەر شەقامەکان. بەڵێ بەڕاستی مەسلەی ئیرادە لەناو کەمەندامە ئیرادەی کەمەندام زۆر بەرجەستەیە بەڵام ئەمەش بۆ خۆی دوولایەنە یاخود چەند لایەنەیە. یەمە سەردێڕێکی ماڵسا خۆشنەوە کە باسی مەسلەی ڕۆشنبیری کرد بۆی لە مەسلەی ڕۆشنبیریشە ئەگەڕێمە بۆ ئەو پەیامێکە لە ڕابردووە مامۆستا باڵدار ڕەحمەتی خوای لێبێ گەرما بێ لە ژیانیا خوای گەورە سەربەرزیکە با بڵێن داڕشنێکی بۆ ئێمە کردبوو بە ناوی پیاوێکی کوێر من بەخۆم بە چاڵساغی ئەوم خوێندووە کە دەستی ماچەکەم باسی شێرکۆی دلۆڤانە کات کە دەستی نابینایکە گرێت و ئەیپەڕێنێتەوە ئالێرەوە بەڕاستی منەڵێم پێویستە کات ئەم مەسلەیە ئەم داڕشتنە ببێت ئەوەی کە هەموو کۆمەڵگا واتە هەموو کەسانی ناکەم ئەندام شێرکۆی دلۆڤان بن بۆ خاون پێداویستی تایبەت ئەم شێرکۆیە لێرە جەنابتانە گەر خوێندە بێتانەوە بە تاکیدیش بەرچاوتان کەوتووە بەس تەنها نابینایەک دەستی نابیناکە ئەگرێت و ئەیپەڕێنێتەوە بەڵام ئایا پێش ئەوەی ئەم نابینا بێتە سەر ئەم جادە ئیرادەی ئەم نابینایە وا بووە کە توانیوێتی بێتە دەرەوە لە ماڵەوە ئەم جابیریشمان نەچێ بەڕاستی ئەمە کۆمەڵگا دیسانەوە دوولایەنێ لە ڕووی هاوکاریکردن و لە ڕووی با بڵێن ڕێگریکردن ئێمە نابینامان هەبوو لە ڕابردووە با بڵێن لە هەفتەکانی 7 ساڵ لەمە پێش 6 ساڵ لەمە پێش نابینا بۆ دیزاینەری لۆفەکانی ڕێگەی پێنجوێن بۆ بەڕاستی ئەمە بە شانازیەوە کە کەسانی دیزاینەر زۆر ئێستا باسێکات وەکو کەسانی زاری کەریمەڕە شانازی بە نابینا و بە کەمەندامەوە ئەکا بۆیە مەسلەی ئیرادە من داوا ئەکەم کە عایلەکان خێزانەکان ڕێگە نەگرن لە توانای کەمەندامان نەچەپێنن لە چوارچێوەی دوو دەرگایە بۆ نمونە ئێمەمانە سپاس بەخوا توانیمانە مەسەلەن لە حوجرەکانە قورئان بخوێنین و توانیمانە لە ڕێی توانە و تاقەکانی خۆمانە زیاتر دەستگیرۆیکردنی باوکو دایکمانە و توانیمانە زانکۆ ببڕین و ئینشاءڵڵا تمۆحیترمان هەیە بۆیە ئەمە بەڕاستی هەم دایکان و باوکان ئەبێ بیر لە مناڵەکەنەوە ئایا ئەم مناڵە چه بەهرەیەکیان تیاتاوەکو ئەم بەهرانە پەرەی پێ بدرێ گەورە بکرێتاوەکو بخرێتەوە خزمەتی کۆمەڵگە و خزمەتی با بڵێن ئەم توێژە ئەم فیئەیە و بیریشمان نەچێت نابینا و کەم ئەندام بەڕاستی توانیویانە دەستبارێکی زۆری کەسانی چاڵساغ بن و کەسانی ناکەمەندان ببن بەڕێ وەکو هاوڕیانم زۆر باسییان کرد بەڵام بنمونە شاری سەمانی وەربگرین نزیکەی 10 تا 12 ڕێکخراوی کەمەندامی تایە ئەم ڕێکخراوە کەمەندامیانە سەرجەمی ستافەکانیان هەمووی کەمەندامەی بابڕێەوە بۆ نمونە ڕێکخراوی هیوای کەمەندامان مامۆستا خۆشناو ئەی بابڕەوە چەندی ڕێکخراوەکانی تریش کە هەمویان خاوەن پێداویستی تایبەت و نابینان ئابێن کۆمەڵگە بێ حکومەت بێت ئیش لەسەر ئەمە بکە ئایا ئەم ڕێکخراوە چالاکانە کە توانیویانە مەسەلەن چەندین پرۆژە و چەندین پرۆژە یاسا و پرۆپۆزەڵ ببەنە بەردەم حکومەت و هاوکار بن ئەسڵن ئێستا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە بە خۆشحاڵیەوە ینی من بە شانازیەوە باسی ئەەکەم و پێشم خۆشە بەڕاستی کە ئەم وەزارەتە وەکو ڕاوێژکارنە بەڵام وەکو هەر هەنگاوێک بنێن لە بواری کەمەندامیە یەکسەر ئەگەڕێنەوە بۆ ڕێکخراوێکی دیاری کەمەندامی ئەڵێن ئێمە ئەم هەنگاوە چۆن بنین دیارە لێرەوە جێگەی دەستخۆشیە بەڕاستی بۆیە پێویستە ئەم نمونانە بەرجەستە بکرێت بۆ نمونە پرۆژە یاسایەک من لام سەیرە پرۆژە یاسایەک لێرەوە ڕێکخراوێک تەقدیمی پەرلەمانیەکە تەقدیمی حکوومەتیەکە لەوێ ئەم پرۆژە یاسا زمان حاڵێکی کەمەندامان نییە واتە زمان حاڵێک نییە تاوەکو بڵێکاکە ئەم پرۆژە یاسای ئێمە تێناگەن لەوەی ئایا بربەستە ژینگەیەکان چییە ئەمە ئەبێتەوە باز بکرێ ئەی بربەستە سروشتەکان چییە ئەو بربەستە مرویانە چێ لە بەردەم ڕێگای کەمەندامێکە ئایا بۆچی هەلی زەواج ناڕەخسێنرێ لە بینی کەمەندام و کەمەندام واتە لە بینی خاوەن پێداویستی و خاوەن پێداویستی تایبەتەکانە یاخود هەل بڕەخسێنرێ لە نێوانی کەسانی ناکەمەندام و کەسانی کەمەندام ئەمە ئەگەر نابینا یاخود کەمەندامێ لە پەرلەمان هەڵی بسێنی تۆ بڵێکاکە ئەم دەستەواژەیان بۆ شەرح بکە ئەوانش ئەو بەڕێزەش ئەڵێت بەم جۆرە کە من لی فێر بوومەوە تێفکریوم بەڕاستی کەم ئەندام پێویستەکە حکوومەت یەکەی نیشتە جێبوون دابین بک بۆ هەر کەم ئەندامێک لەم کۆمەڵگەیە بۆ نمونە کۆمەلگەکان دروست ئەکرێن 100 شوقەیتایە 5 شوقەدا بنرێت بدرێ بە کەمەندام بدرێ بە کچانی کەمەندام یا بدرێ بە کوڕانی کەمەندام بەڵام بە مەرجێک بۆ مەرجەی هاوسەرگیری و زەواج بکەن لەگەڵ ئەوەیە لێرەوە حکوومەت هەم بە هاوکاری ینی دەستی حکوومەت و ئەم جۆرە کەریم ئەم جۆرە
کە باست کرد تا ئێستا بە یادداشتێک بە شێوازێک پێشکەشی لایەنە پەیوەندیدارەکان پەرلەمان وەزارەتی کاروباری کۆمەڵایتان نەکردو کە ئەم داوایەتان بۆ جێبەجێ بکرێت کە فکرێکی زۆر چاکە لە ڕابردووە ئەمە بەڕاستی تەقدیم کراوە تەقدیمی حکوومەت و پەرلەمان کراوە بەڵام من ئەڵێم ئەو نموزەجە جوانی کە ئێستا کوێستانخان جێبەجێ ئەکات لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەڕاستی پێویستەکە حکوومەت بگەڕێتەوە بە ئەو فکرانی کە لەم وەزارەتە هەیە بۆچی ئەم وەزارەتە ڕاوێژەکە بە کەسانی کە مەندام ئەڵێ من هەنگاوێکی ئاوە ئەنێم بۆ نمونە ساڵی پار لە کاتی کەرنتینەکەیە زۆر هاوکاری کرا بەڵام ڕێکخراوی کاروباری کۆمەڵایەتی کە 7 ملیارد دیناری ئەو کاتە لە ئەنجومەنی وەزیران وەرگرت بەڕاستی کە دابەشی کردو بەسەر تەواوی کۆمەڵگەیە ئەمە فکرێ بەڕاستی هات لە ڕێگەی بانقەکانەوەی 100,000دا بۆ ماڵە هەژارانە بەڵام بەسێرچی تەواو بۆیە من ئەڵێم ینی سەرجەم وەزارەتەکان کەسانی کەمەندامی ڕاوێژکار کەسانی کەمەندامی بەهرەداری وەکو مامۆستا خۆشناو کە بەڕاستی دیسانەوە لە وەزارەت یەکێک لە وەزارەتەکان بەڕاستی ڕاوێژی پێکەن کاری پێەکەن بۆیە کارەکانی تاوەکو ئێستا کارەکانی ئەم وەزارەتە بە سەرکەوتووی ئەڕوا من تەمەنا ئەەکەم بەم جۆرە بێکاری حکوومەت زۆر باشە کاکارزان دێمە لای بەڕێزت تا چەند گرنگە لە ناخی هەموو تاکێکی خاوەن پێداویستی تایبەت نەفس بەرزێکی تێداوێت کە فێریەوە نەبێت کە هەمیشە بکروزێتەوە یاخود داواکاری هەبێت هەرچەندەکە ژیانەکەی وای لێ کردووە کە داواکاری هەبێت مەسەلەن پێویستی بە مادی هەبێت بەڵام لە ناخی هەرێکێکیانە تا چەند پێویستە ئیرادەیەکی بەهێز و سەربەرزێکی تێدابێت زۆر پێویستە کە مندام ئەو ئیرادەی تیاابێ ئەو تیاشایەتی بەس ئەمە بیرمان نەچێت ئەم ڕێکخراوانەی کە هەیە زۆری لەو بوارە ئیشەکە کە کەمەندام بۆ چاوە سێر نەکرێت زۆریشمان هەیە کە بەرپرسی ڕێکخراوەکانیان ئەو کەسانی کە ڕێکخراوەکە بەڕێوە ئەبەنیان کەمەندام بۆ چاوە سێرەکە نەڵەن کەمەندام مرد لە برسا کەمەندام پارەی دایبی پێنیە کەمەندام پارەی عیلاجی پێنیە ینی بەڕاستیش ئەم نمونەی کە کەمەندام ئەمرێ لە برسایان پارەی عیلاجی پێنیان شتێک نمونەیەکی زۆر کەمە ینی زۆر کەمەیە ئەوەی کە وابێت من بە حکمی خۆم ئاڵم کە من خۆم عیلاجش بەکارێنم بڕوا بکە و کەسانەی کە ئاڵەیان ملیۆنە 2 ملیۆنی کرێم لایە هەمووی مبالەغەیە من خۆم کەواڵم تا حەداکەم ئەوەی کەواڵە بێت ینی تۆ 2 ملیۆن لای کابرا لەسەری وەستاوە ئەتە تۆیت ئەمە لە ڕاگەاندنا عەتفی خەڵکی پێجوڵێنی شکۆی خۆتی پێێنی تەخوارەوە ئەین کەسمان هەبووە لەبەردەم کامێرێ تۆ بەرپرسی یەکێکی ئیداری ئەم شارە بێ بڵێ تۆ 10 جار هاوکاری تۆم کردووە ئاخەوتەمە تۆ بچووک ئەبیتەوە یعنی ئەمانە ئیشی ڕێکخراوەکانە وا نەکا کەمەندام وا لە کەمەندام نەکا کەمەندام شکۆی بەرزە بەس ینی جاری وایە خۆی وا لە خۆی ئەکا بۆ 2 دیناریان بۆ کیسەیە برنج وا لە خۆی ئەکات شکۆی خۆی نایە بە چاوێکی تریش لە بازارە سێرەکرێ لە ناو کۆمەلگاشە سێرەکرێ لای دەورە و دراوسەکەشی سێرەکرێ من کەمەندام هەبەوە تومەوە ڕاچینە بەرنمەیە کۆشتێکیوە وڵا حەز ناکەم کامێرە بمبینێ بۆ دادە جانوەرە کاکە براکەم وڵا حەز ناکەم کامێرە تاسوێرم کەوامانە دوای قسەم پێڵێتم خۆ من لە ناڵم پاڕێرەوە شتێکە بەرنمەیەکە بەشداریەکەین بەرنمێکی تەکفێریە یان بەرنمەیەکی کۆمەڵایەتی شتێکە خۆ بەرنامە نییە بە سوال یعنی وای لێ کراوە دیات کامێرەیە ناوەتە سەری ئەکڕوزێتەوە ئەگری دوای ئەوە دەرو دراوسەکەی پێی وتوێتەوە کە ئەمە جوانی یان خزمەکەی پێی وتوێتەوە دوای بۆ ئەوی تۆش نایێت ینی وای لێ کراوە بۆ بەرنمەکەی تۆش نایە بەرنمەکەی تۆشی لا ناشرین بووە کە بەرنمەکەی من کە بۆی ئەەکەم لە خزمەتی ئەوەیە من ئەڵێم لە ساڵێکە ئەگەر دەکەمەندام بکەیتە سەر ئیشی خۆی هەلیکاری بۆ بدۆزیتەوە لە 10,000 کەس باشترە کە هاوکاری بکرێ تۆ ئەو 10,000 کەسە دەرزی مسەکینی لی بەس ئەم دە کەسە یەیت نەجاتی ئەیی بە یەک جاری تۆ ئیشی بۆ دۆزیتەوە دوایی ئەو یارمەتی خەڵکی تریش هەیە زۆر باشە خات و خۆشی بەتایبەت لە ناو خانمانە خانمێک کە خاوەن پێداویستێکی تایبەتە ڕەنگە دەرەجە و ڕێژەکەی فەرقیە بێ هەبێت تۆزێک کەمتر بێ نابینابێ هەیە یعنی دەرفەتی کارکردن دەرفەتی ئیشکردن دەرفەتی
مامەڵەکردن ینی پێت خۆشە ینی چی بکرێت لەگەڵ خانمانە کە ئەوانیش بتوانن خاوەن ئیشێک بن بەتابە ڕەنگە دەرفەتی کارکردن بۆ خانمان لە هەندێک بوارە زۆر فراوانتر بێت لە هەندێک بوارە گرفت بۆ دروست بێ کەنێ سێمان لێرە میوانمان هەبوو کە دیزاینەری ینی جلوبەرگیە دووریان درومان وەیەکی باش بوو ینی زۆر ئیش هەیە بکرێ وەکو کارزانیش باسی کرد ینی تۆ 100 کەس ڕزگار کە ئیشێکیان بۆ بدۆزیتەوە لەوەی 10,000 کەس یەکی 100,000 بیت هیچ لە وەزاکەش ناگۆڕێ. بەڵێ من وەک خۆم حەزم بە چەند ئیشێک هەبووە وتێتی لەبەر ئەوەی کەم ئەندامی ئەو ئیشە بۆ تۆ ناڕەخسێ بۆ تۆ ناڕەخسێ و ئیشە بەس لەبەرەوەی کە بۆ بڵێن بەڵێ وتێتی وەرناگیرێ کەسانی ساخ نەبێ کەسانی خاوەن پێداویستی تایبەت ناتوانێت ئەو ئیشە بکات. لەسە بۆ خۆت هیچی شێگەکەیت؟ نەوەڵا بەس لە ڕێکخراوی هیوە لەگەڵم برایانەمە بەردەوامە. خات و خۆشی تا چەند گرنگە لەگەڵەوەی کە دەتوانین بڵێن لە نێوان خاوەن پێداویستی تایبەتە خانمان ئەگەر پرۆسی زەواجیان بۆ بڕەخسێت پێدوانیە کە ئەو بارگرانی لە ژیانیاندا هەیە کۆتایی پێدێت؟ بەتاکید ئەگەر شتێکی وا هەبێ زیاتر کەسانی خاوەن چ کوڕان و کچان زیاتر پرۆسەیا و سەرگیری ئەنجام ئەیەن بەڵام کە تۆ شتێکی وات لە بەردەسانە بێت و هەلێکارت نەبێت بژێی ژیانی پێ دابین بکەی ئیتر دوورەکەویتەوە لەو پرۆسەیە ناتوانانی ئیشی لەسەر کاک زەنا دێمە لای تۆ لەڵێت نێمە بۆ لای تۆ دواپیامت چییە بۆ خاوەن پێداویستی تایبەت بۆ کۆمەڵگا بۆ حکوومەت؟ بەیامم با لە حکوومەتەوە دەست پێ بکەین بەیامم بۆ حکوومەتەیە ئەو بڕەهاوکاری ناوی ناوە موچە یەک جاریا بیبڕە یان بیکە بە 300,000 400,000 با ئیسفادەی لەگە ئەو کەسەی وەرەگرێ بۆ کۆمەڵگەش بە چاوی سوالگەر سەیری کەمەندامان مەکەن یعنی کەمەندام ئەوە نییە تۆ بە سوالکەر بیبینی کارتۆنە ڕستقی بیتێ و ڕسمی بڵاوکەیتەوە و ئەوە نایەنێت تۆ خێرەکەی هەر لە بەرخوای گەورەیەکی کاکازان وڵات دەمێت لەسەر ئەو بابەتە لەگەڵ قسە بکەم ینی من چیرۆکی ژیانی خۆمە گەڕمەوە کۆمەڵێک هاوڕێون بەڕاستی لە گەڕەکەی خۆمانە بیسیەک بووین تەنها یەک کەسمان خاوەن پێداویستی تایبەت بوو ناوی مامفەلاح هەلێرۆ سڵاو و ڕێزمەوەی بووی بە ئێستا شەوەگەر تەلەفۆنم بۆ بکە بڵێ لەو بەرنامەیە واز بێنەوەرە بۆ لامە بێ بچم بۆ لای ینی وەکو ڕئیسی لات و بۆمان ینی ئەوەندە گوێڕایەڵی بووین ئەوەندە کەسێکی بەڕێز و یعنی دیدگای ئێمە دیدگای ئەو کۆمەڵگایە بۆ وای کردووە نەک هەر بە کەمتر لە خۆمان سێمانە کرد بە ئێستاشەوە پێڵین مامفەلا وەکو گەورەمان وەکو سەرەکی یعنی چی بکرێ ئەم کللتورە وەکوی باست کرد ئیتر من بە بەزەیەوە نەڵێن وەی تخواوەی ئەوە نەخێرەویش حاڵەتێکی نۆرمال ڕەنگە هەر ڕۆژە منیش بچمە دەرەوە بەسێک لە دەستم لە دەست بم ئەوە بە بەرنامەیە دەکرێت لە قۆناغەکانی سەرەتای خوێندنەوە یعنی هەر مناڵێک کە داخڵ ئەبێت مەکتەبی سەرەتایی مامۆستاکان ئەمەی تێبگەێنێ بۆ نمونە مامۆستای ماف پەروەردە لە دەرزەکە بۆیان باسکات یعنی کەسێکە میشۆک و تۆ بەس باردۆخێکی تایبەتی زۆر ئاساییە بەبێ تێگەیشتن و بەبێ ساڵەکانی تەمەن ئەم کەسە چاوکراوە ئەبێ کە بینی نامۆ نابێ بەلایە هیچ ئێستا لە هەموو ئەوروپا بڕۆ سێرچکە سیرکە چەندەها کەمەندان بۆ سەرجاداڕوە کەسێک سەیری ناکا کەسێک بە بەزەیەوە سەیری ناکات زۆر ئاسایی یعنی بارودۆخێکە تێیکەوتووە هەتاگەر هاوکاریشی پێ هاوکارێکی مرۆڤ دۆستانەی نەگەوەی و باڵی جێگەی بەزەی ڕاست زۆر باشە زۆر بەخێر بێن سپاس دەرفەتمان تەواو بوو بەڕێز کاک خۆشناوڕەبوو کاک کەریم مەحموود وە کاک کارزان و مەروە خات و خۆشی مستەفا و کاک زانافە تا زۆر بەخێر بێن سپاس بە هیوای چارەسەربوونی تەواوی کێشوگرفتی کەمەندامان و دروستبوونی دەرفەتی کار بۆ هەموو لە یاغەزێتان کێشا بەخێر بن دەستان خۆش بێت زۆر سپاس بەڵازان ڤیدیۆکمان هەیە کە لە ئێستادا لە وەرزی گەرمادا خەڵکانێکی زۆر سەهۆڵ بەکاردێنن هاوکارانمان لە شارەزوور هۆشیار محەممەد ڤیدیۆکی بۆ ئامادەکردین لەسەر چۆنیەتی بەرهەمهێنان و لە کارگەیەکی سۆڵ ئامادەی کردو پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین.
من ناوم کامیل ئەحمەد عەبدولقادرە مناڵی عربەتم تەمەنێکی زۆر لە عربەتا گەورە بووم خەڵکی گوندی چوارتاقم مێژووی پیشەکەم وەکو سەوەڵ فرۆشیە گەڕێتەوە بۆ ساڵی 1992 دوای ڕاپەڕین طبعاً بە حکمی ئەوەی کە گوندەکان و شار و شارۆچکەکان بەرەو ئاوەدانیە ڕۆشتن لەو کاتەیشە بڵێن لەبەرەوەی حەسا لەسەر عێراق بووانە کارگەکان لەم سنوورە نەبوون تەنها چەند کارگەیەک لە ناو سلێمانیا مابوون من وەکو خۆم سەهۆڵ لە عربەتەوە سەرای سوبحاناغا و سەیساق و شانێری لەو کاتا کە ئاوارەکانی لێبوو سەوەڵم بۆ ئەو شوێنانە دابی نەکرد بەردەوامی لە کارەکەم ئاوای لێکردم کە سنوورەکە گەورە بوو ئەوانە چەند کۆمپانیایەکی ماسی فرۆشن ماسی فرۆشەکان لە سنووری ئێمەیا بوون دوای ئەوە کارگەی دوایەوە قەسابخانەی نوێ قەرەبگۆڵ دروستکرا لە سنەوە پێویستیە کرد لە عربەتیشا کارگەیەکی سەوەڵ هەبێ بە حکمی پیشەکەم سوپاس بۆ خواتوانیمان لە ساڵی 2003 یەکەمین پرۆژە لە ناوچەی پیسەسازی عربەتا دروست بکەین بە دروستکردنی ئەم کارگەیە سپاس بە خواتایسە بەردەوامە خزمەتێکی باشمان کردووە زستانیش بڵێ ئەمە بە حکمی وەک عەرزم کردی لەبەرەوەی قەسابخانە لە سنووری ئێمایە و ئێسەکانش چەند کۆمپانیایەکی ماسی دروست بوون لە هەڵەبجەی تازن ئەمانە دەستانە پێویستیان بەسەڵە بۆیە کارگەی ئێمە پێویستەکە دوان زەمانە کارەکەین و دوان زەمانە ئێمە بەرهەمی سەوڵمان هەیە بەخێراتنتانەکەین خۆناغی دروستکردنی سەوڵ ئێمە لە سەرەتای مانگی سێەوە دەستەکەین بە سیانە و بەخۆ ئامادەکردن بۆ مەوسمی هاوین بۆ پێداویستەکانی هاوڵاتیان و دروستکردنی سەوڵ بە دوو مەرحەلە سەرەتا قاڵبەکان ئەەکەینەوە و ئاوی تێدەکەین و دای دەبەزێنی و غاز دەکەینە مەچینەوە و تا دەورانی شۆرە و خوێەکەی ئەتوێتەوە پاشان سەلاجەکان ئیش پێەکەین لە ماوەی 12 سەعاتە سەوڵەکە پێگات ئێمەش بۆ مشتەرەکانی ئامادەکەین. بەڵێزان سپاس تا کاتەی بەرنامەکە لەگەڵ مامون سپاس بۆ بینەریتان سپاس بۆ هاوکارانمان لە پەیام بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژ بە کۆتا گەشت تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین لە ئەمانی خوادا بن هەمیشە لە خۆشی و شادیدا بن خواتان لەگەڵ